بەرەو شوێنی گۆڕێکی بە کۆمەڵ دەچین. قوربانیەکان کوردی ئێزدین بەدەست چەکدارانی داعش کوژراون. ئێرە قەندیلی شنگالە. حەوت پیاوی کوردی ئێزدی دروست لێرە بە تەقاندنی گولە بە کەلەی سەریانەوە لەلایەن داعشەوە لە یەکەم ڕۆژی هێرشیان بۆ سەر شنگال کوژراون. خەلەف سمۆ باسی شێوازی کوشتنیان دەکات و دەڵێ ئەوان تەنیا نەبوون ژنیش لەگەڵیان بوون بەڵام داعش ژنەکانیان بردن. هاتن فێری هەفت زلام بوون گرتن بارتکم گوتن کەچکا ژنکا وانڕە بوو ژن برن و هەر هەفت زلامن فێرێ دەستێوان پێش بەشداندن و تەڵقە وسا سێریدان بەس مە هێوی هەیە بەسەرەن مەغبارە بەین ببێ مە چا مەتەن کینە گەلێک مەغبەری هانە بەس نابتنێ هەیە گەلێکن بە گوێرەی هەندێ ئامار تاواکو ئێستا لەو ناوچانەی کۆنتڕۆل کراون 16 گۆڕی بە کۆمەڵی کوردانی ئێزدی دۆزراونەتەوە تەنیا 2 گۆر هەڵدراونەتەوە. ئیبراهیم کوردی ئێزدیە 25 کەس لە خانەوادەکەی کەوتونەتە دەست داعش کە هەندێکیان لە نێو گۆڕی بە کۆمەڵدا دۆزراونەتەوە. ئەو چاوەڕێی کۆنتڕۆلکردنی شنگالە وەک خۆی دەڵێ تاوەکو بەدەستی خۆی تۆڵەی کەس و کاری لە داعش نەکاتەوە. دڵی تەنا نابێ 25 مالا مەهاتنە گرتن یەک جێ الماڤە گەڕیا کەچەک جێ و 24 دتر مەسیرێ وان ئەمزانن دەستێ داعشدنە بەس 4 جێ ئەمزانن المەقبەرە جەماعەیە دەنا المەفرقی هەردان سێ براید منە و برازیکی منە وێدی ژن و زارۆنە هەمووت بلانە لە نەها ئەمریکا چەند جێ کوشتنە واکە پێشمەرگە چەند جێ کوشتەبان دلێ من مرتەح نابێ هەگەن نەزب دەستێ خۆ بگوژیم. گەورەترین ئێسکۆ پرووسکی کوردانی ئێزدی لە نێو گۆڕی بە کۆمەڵدا لە گوندی کۆچۆ و ناوچەکانی گورئەزێر و سیباشێ خدرن کە هێشتا لە ژێر کۆنتڕۆلی داعشدان. ئەم جلو بەرگانە هێو کەسانن کە لەم گۆڕە بە کۆمەڵەدا نێژراون. تاوەکو ئێستا نازانرێت ناسنامەی دروستی ئەوان کێن هوی چ خێزانەکەن بەڵام کەوەی بڕاوەتەوە و یەکلایکەرەوەیە ئەوان کوردی ئێزدین. کوردانی ئێزدیش هەر کاتێک ئەم گۆڕە بە کۆمەڵانە ببینن هاتنی داعش بوو یەکەم ڕۆژ لە ناو شنگال وە بیریان دێتەوە و برینەکەیان سەر لە نوێ دەکوڵێتەوە. هیودار ئەحمەد ڕوودا و شنگال.